میوانەکان ئەم شەوی پانۆڕاما بەڕێز کاکە دانا لوقمان بۆتانی ڕۆژنامەنووس کاک دانا بەخێر بێت. زۆر سپاس حاڵم کە لێ بینم هەروەها لە شاری هەولێر هەرێک لە بەڕێزان بەڕێز پەرێز عومەر چالاکوانی بواری مافی مرۆڤ و ژنان پەرێزخان ژنێکی چالاکە واروەها بەڕێز ناسر کرێت کەسایەتی ئSD ئەویش بەڕێزیان هەر لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. برادران کاک ناسر حازرە؟ حازر نییە. باشە کاک دانا بە ڕوخسەتی جەناب دیدیس فێست وانە؟ پەرێز خانسڵاو لێبێ لە 3/8 ئێمە تایتڵەکەمان ئەوەیە کە سەی ئاب لە بیر ناکەین. چی ئەڵەی تۆ؟ دەستان خۆش بیکاکە زانا زۆر زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز. ڕاستەکەی زۆر بەداخەوە کە لە بیر کراوە. 3/8 کارە ساتێک نییە کە ئێمە تەنها لە 3/8 باسی بکەین. ئێمە لە کاتێکدا ئەو یادە دەکەینەوە کاتا ئێستا زیاتر لە 2500 کچمان بێسەر و شوێنە. تا ئێستا شار و گوند و ناوچەکانی ئێزیدەکان وێران و ئاوەدان نەکراونەتەوە. هەتا ئێستا بە بێدەنجی پرۆسەی جینۆسایدکردنی ئێزیدەکان بەداخەوە بەردەوامە. من ینی نامەوێت بڵێم سێی ئاب جینۆسایدی ئێزیدەکان ڕوویدا بەڵکو هەتا ئەم دەقەیە کە ئێمە تێدا قسە دەکەین پرۆسەی جینۆسایدی ئێزیدەکان بە شێوەیەکی زۆر وازە و زۆر زەق بەردەوامە. لە چەند خاڵێکدا دەمەوێت ئەمە ڕوون بکەمەوە. یەک تا ئێستا نە حکوومەتی عێراق نە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی پێویست و بە تایبەت حکوومەتی عێراق زۆر کەم تەرخەمە لە دۆزینەوەی و هێنانەوەی کچانی ئێزدی لە کاتێکدا بە پێی قانونی ناجیات دەبووە غرفەی عملیاتی هەبووە و کاری جدی لەسەر هێنانەوە و دۆزینەوەیان بکرابووە و زەمینە سازی بۆ گەڕانەوەیان بکرابە. خاڵی دووەم مەسەلەی ئاوەدانکردنەوەیە. خاڵی سێم کە هەرە ترسناکەکەی ئەوەیە کە ئێستا هێزێکی زۆر گەورە لە ناوخۆ و دەرەوە کار لەسەر بەردەوامبوونی پرۆسەی جینۆساید دەکات بە شێوەیەکی ناڕاستەوخۆ. جینۆساید تەنها کوشتن و قەتڵعام نییە، جینۆساید گۆڕینی دیمۆگرافیایە، جینۆساید ڕاگواستنە، جینۆساید کۆچپێکردنە. ئەم پرۆسەیە بە شێوەیەکی زۆر بەرچاو بەردەوامە. ئێمە دەبین ئێستا زۆرێک لە وڵاتانی زلهێز پشتگیری یاخود ڕێکخراوی تایبەتیان داناوە بۆ ئەوەی کە بەردەوامی بە کۆچی ئێزیدیەکان بدەن و لە شوێن و جوغرافیای خۆی هەڵیانکەن. لە کاتێکدا دەبواە ئەو پارە زەبەلاحانەی کە لە سەفەرکردنیان سرف دەکرێت بۆ تیمارکردنی زامەکانیان لە شوێنەکانی خۆیان بکرابووە. ئێمە دەزانین هەر پێک هاتەیە کە جوغرافیای نەما سەبرەی تر خۆشی بەرەو نەمان دەچێت. ئێمە ئەگەر ڕاستگۆین لەوەی کە ئێزیدەکان کوردی ڕەسەنن دەبواە نە هەموو هێزێکی سیاسی بەڵکو هەموو تاکێکی هۆشیار بەڵکو هەموو تاکێکی دڵسۆز بنەتەوەکەی ڕۆژانە ئەو خەمە لەگەڵی بژیا بواە. کاکزانە کە ئێمە قسە دەکەین و بینەرانی بەڕێز گوێیان لێمانە ڕەنگە ئێمە 2400 کەسمان هەتا ئێستا لەژێر پرۆسەی دەستدرێژی و کڕین و فرۆشتندایە لە کاتێکدا کە داعش و تیرۆریستان جوغرافیایان نەماوە. بۆیە کاتی ئەوە هاتووە بە تایبەتێکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن لە قانون ناجیات هەموو شتێکی کرد هەتا ئەم قانونەی بۆ ئێزیدیەکان دەرکرد وەک چۆن خوێنێکی بێشماری ڕژ بۆ ئازادکردنی ناوچەکانی ئێزیدیەکان پێویستە ئێستا ئەرچی جارێکی دیکە ساڕێژکردنەوەی برینی ئێزیدیەکان وە پاراستنی جوغرافیای ئێزیدیەکان بە پلەیەک بگرێتە ئەو 2400 بە پێی زانیاری و بە دوواداچوونی بەڕێستانی ینی کەوتونەتە کوێ مەسەلەن ئێستا تەواوی خاکی سووریا لەژێر دەسەڵاتی حکوومەتەکەی ئەحمەد شەرعدایە بۆ نمونە کەمپی هۆل و کەمپە مەسەلەن زیندانی غوێران و ئەو منتیقانە ینی گەر بڵێ کەوتونەتە ناو داعش معلومە ئێستا لە دەستی شێدان هەموو خەڵکەکە ناو کۆدی خۆی هەیە. ئەمانە بران بۆ کوێ؟ کاکزانە ئەوە پرسیاری سەرچیە کە بەردەوام دڵی من دەخواتەوە هەرچەند دەڵێن مەسەرەن کچانی ئێزدی لە باشووری ئەفریقیا پەیوەندیان کردووە دابەش کراون. من ئەندام پەرلەمانێکی لوبنانی ئەمە بەڵگەی هەیە بەشێک لە کچەکان لە لای ئێمە نابەڵگە لە لای بەڵام ئەو ئێزیدیەکان خۆیان باسی دەکەن. من دامەزراوەیەکی لێکۆڵینەوە نییە کە بڵێم ئەمە فلان لەش ئەگەر بمزانی با کچێک لەو پەڕی دنیاە
سوالم دەکرد و دەچوم دەمهێنایەوە ئەگەر بەڵگەم هەبوایە و داتای دقیقم لەلا بووە بەڵام ئەندام پەرلەمانی لوبنانی نەک ئێستا 2016 یعنی ڕوبەڕوو بە منی گوتیە کە بەشێک لە کچانی ئێزدی لە ناوچەی جۆلان و لە مەناطقی لوبنانی هەن ئەو ئێزیدیەکان باس لەوە دەکەن کە کچانی ئێزدی لە باشووری ئەفریقیا پەیوەندیان بە ماڵباتەکانیانەوە کردیە برینێکە پێویستی بە هەموو توانایەکە بۆ ئەوەی کە هەوڵی ساڕێژکردنی بدەین ڕاگەیاندنەکانی ئێمە بە سوپاسەوە کە جارجارە کوردسات و گەلی کوردستان و ئەمانە تۆزێک باسی خەمەکان دەکەن بەڵام ئەمە خەمێک نییە کە بە بیر بهێنرێتەوە خەمێکە دەبێ بەردەوام کاری لەسەر بکرێت چکە تۆ 12 ساڵە هەتا ئێستا کچانی تۆ کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت زاری من لە 2015 ژنێکم دیت 75 ساڵ بوو تعدای لێکرا بوو ژنێکم دیت لە 9 مانگدا 11 جار کڕین و فرۆشتنی پێکرا بوو جگە لەوەی لە هەموو ئەو جارانە یعنی جگە لە کەسێک زیاتر دەستدرێژی کرد بووە سەر بۆی ئەمە برینێکە دەبێ هەمووان بهەژێنێ شەقامی کوردی زۆر کەم تەرخەمە سیاسی کوردی زۆر کەم تەرخەمە لەم بوارە بەڕاستی بەڵێ پەرێزخانە گەڕێمەولات لەسەر وردەکارێکی قسە ئەکەین کاکدانا دووبارە بەخێر بێت تۆکو گەنجێک ینی ئەم کارەساتەم جینۆسایدە چی لە یادەوەری تۆ هەیە دروست کردووە چیت بیرەخاتەوە بەڵێ سڵاو لە جەناب و بینەرانی بەڕێز بەداخەوە ئەمە 12هەمین ساڵیادی جینۆسایدکردنی شنگال تێدەپەڕێ ئەو جینۆسایدێک کە نەک تەنها لە دیدی ئێمە بەڵکو لە دیدی کۆمەلگەی نێودەوڵەتی و هەرێمی و ناوچەیی ڕێکخراوی تیرۆریستی داعشی وەکو خۆی ناساند وەکو ئەو ئەجێندا و بەرنامە و کارنامەی کە هەیبوو بە باگراوندێکی پاک کە هاتە نێو ئەم ساحە سیاسیە ئەم مەلمانی سیاسی ناوچەی ئێمە ئەم کارەساتێکە بەسەر ئێزدیەکان داهات وای کرد کە زیاتر وەڕوونتر ئێمە داعش بناسین و بەرجی داعش بخوێنینەوە بەداخەوە 12 سال پڕ لە خەم و پەژارە بۆ خوشک و برایان کە بەسەر شنگالیەکان و ئاوەرەبوونی شنگال داهات ئەو خەمەیە کە وای نەکرد کە ئەو خەمەیە هەر بۆ شنگالیەکان بۆ خوشک و برایانی ئێزدی بمێنێتەوە بەڵکو ئەمڕۆ ئەم 12 ساڵەیە خەمی هەر 12 ساڵی کورد و پێکاتەکانی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە چ لە ئەوەی کە لە سنوورەکانی نەیناوە با بڵین زیاتر تووشی ئەو مەلملانەی داعشاتن لە شەبەک لە کاکەیی ئێزدیەکان کە قوربانیەکی سەرەکی ئەمە بوون کورد بەگشتی خۆی بووە هاوبەشیەکی گەورە بۆ هەڵگرتنی ئەم خەمە گەورەیە ئیدی ئەو واجهەیە کە لە مێشتی من وەکو گەنجێکی ئەم هەرێمە وە لە مێشتی دەیان خەڵکی تر دەیان گەنجی تر ئەمە بوو کە تاوەکو ئێستا شنگالیەکان سەر بڵندن هەر وەکو چای شنگال سەریان بڵندە خۆڕاگر بوون بەرامبەر بە ئەنفالکردنیان خۆڕاگر بوون بەرامبەر بە جینۆسایدکردنیان بەرامبەر بەو هەموو تاوانی کە بەرامبەر بە شنگالیەکان کرا و ئەم ڕۆژ ئەو ڕۆژەیە پێم وابێت کە هەمومان بە یەک ڕۆحیەت داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی بکەین داوا لە بڕیاردران بکەین کە کەم تەرخەمیەک دەبینی کە مەسەلەن ئەو ئازاری ئێزدیەکان کاکتەدانە ینی باش نەگەیشتۆتە ناو هەناوی کۆمەلگەی کوردی بەڵێ ئەکەیت وەکو خەنگە لە ئاستی نوخبا لە ئاستی عەلام لە ئاستی هەندێک کەسایەتی سیاسی مەسەلەن ئەو ئازارە هەبێ بەڵام مەسەلەن نەگەیشت ینی زۆر ڕۆنەچۆتە خوارەوە بڵێ هەست بەوە خۆی ئەکیت هەروایە هەستیش بەوە دەکەم ئازارەکە ئەتوانین بڵین هەمویان ئەو خەمەیان هەڵگرتووە ئەو ئازاریان هەڵگرتووە بەڵام ئەم ڕواقعەیەکەیە کاکزانە شنگالیەکان هەڵگرتنی خەمیان بڕوالەت ناوێ ئەمان دەیانەوێ خزمەت بکرێن دەیانەوێ ئەو داواکاریانی کە هەیەە وەکو شنگالیەکان داواکاریەکانیان چین ئەو کاتە ئێمە دەبێ ئەمە بسەنبێنی کە لە سەرکردەکان لە خەڵک لە دەسەڵاتداران لەوانەی کە خەمی شنگالیەکانیانە ئەمانە بە فەعلی خەمی شنگالیان هەڵگرتووە من لەو ماوەیە 3 جار چوومەتە شنگال داواکاری خەڵکی شنگال داواکاری یەکەمیان ئاوەدانکردنەوەی شاری خۆیانە ئاوەدانکردنەوەی گەڕک و کوچە و کۆڵانەکانە چکە بەڕاستی هەتاوەکو ئێستا بەشێک لە گەڕک و کۆڵانەکان سیمای ئەو کاتی پێوەیە کە داعش لە شارەکە بوو یعنی ئەگەر ئێمە نمونەیەک بهێنینەوە قەزای تەلەعفەر بە نمونە کە بەبێت تەقە تەسلیم کرا بەبێت تەقەش کۆنتترۆل کرا لە پرۆسی ئازادکردنەوەی شاری مووسڵ زۆرترین ئاوەدانکردنەوەی بۆ دەچی زۆرترین خزمەتگوزاری بۆ دەچی ینی جیاواز بەرامبەر بە شنگال کە شارێکە جینۆسایدێکی زۆری هەبوو قوربانیەکی زۆری هەبوو خەڵکێکی زۆر ئاوارە و دەربەدەر بوو ناخۆشی زۆرمان بینی لەو شارەیە
بەڵام کەچی دەبینین جیاواز بەرامبەر بە قەزای تەلافەر کە خزمەتگوزاریەکی زۆرتری بۆ دەکرێت جیاوازیەکی زۆرتر دەبیندرێ بۆیە ئەمڕۆ ئەم قۆناغی کە هاتوۆتە ئاراوە لەوەی کە خەمی شنگالیەکان سوکتر بکرێ جگەلەوەی ئاوریان لێ بدرێتەوە داواکاری سەرەکی ئەوان گەیاندنی خزمەتگوزاریە گەیاندنی پرۆسی خزمەتگوزاریە بە شار و شارۆچکەکانیان لە دروستکردنی نەخۆشخانە لە ئاوەدانکردنەوەی قوتابخانەکان لە گەڕانەوەی ئاوارەکان چ ئەوانەی کە دابەشی زیاتر لە 15 کەم بوون لە دەوروبەری شاری دوهۆک ئەمانە هەموو لەلایەکتر خەمی ئەوان کە من زۆر لیان نزیکم ئەمان خەمی پاراستنی ئەمنیەتی خۆیانە تاوەکو ئێستا ڕاستە شارەکە ئازاد کراوەتەوە بەڵام ئەمان خەمیانە لەوەی کە لە ئەمانەتی خۆیان دڵنیان نین تاوەکو ئێستا گەچی شارەکەیانیش هێزی پاراستنی شنگال بەڕێوەی دەبن ئەمە لەلایەک چەند هێزێکی جیاوازشن بەداخەوە ینی ئەوان لەوەش ماندوو دەکرێت لە ململانەی سیاسی ئەمە ئێستا نیگەرانیەکانی خەڵکی شنگال لەو فەسائلانەیە کە لە شنگال گوزەر دەکەن ئەمە لەلایەک ململانی سیاسی کە تاوەکو ئێستا زۆرترین قوربانی ئەوەی کە قوربانی دەرە لە ململانی سیاسە خەڵکی بەژمەینەتی شنگالە کە ینی وای کردووە ئەم شارەیە بەهۆی ململانی سیاسی نە خزمەتگوزاری بۆ بچێ نە ئاوەدان ببێتەوە نە لە ڕووی ئەمنیەوەش ئەمنیەتەکەی پارێزراوە بێت ئێستا هەموو ئەمانی کە ئێمە باسی دەکەین بۆ نمونە لە ڕووی شوێنی دانیشتن لە دەوروبەری قەزای شنگال زیاتر لە 70 بۆ 80 گوندی عەرەب هەیە لە دەوروبەری شنگال ئەمان هەموو ترسیان لەوە هەیە بۆ سبەی بۆ دووسبەی ڕۆژسەنتەری قەزای شنگال ئەمانی لێنیشتە جێ ببن یعنی ئەوانەی کە خەڵکی ڕەسەن و پێکاتی ڕەسەنی شنگالن ئەمان لەوێ نەمێنن بۆیە داواکاری سەرەکی خەڵکەکە لە گەیاندنی خزمەتگوزاریەکان لە پاراستنی ئەمنیەتەکان و لە سەروی هەمووشیانەوە دەرکردنی شنگالە لە ململانی سیاسیەکانی ناوچەکە هەڵبەتە کاک ناسر یەکێکە لە خەمخۆران و چالاکوانانی SD و کەسایەتێکی دیارە بەرنەوە منەمەوێ لە ڕۆژگارێکی تاڵدا چیرۆکێکی کورسات و تیمی کورسات باس بکەم ئەوە بەو مانایی کە مرۆڤ دۆستی یان کورتپەروەری نەتەوە پەروەری لە پێش هەموو شتێکەوەیە ئێمە تازە ناحی سنوون بۆ ئاوا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لەگەڵ بەشێکی زۆر لە هاوڕێکانم لە تیمی تەکنیکی و لە هاوڕێکانم لە کورسات گەیشتینە سەر شاخی شنگال دۆخێکی زۆر ناهەموار بوو کەمێک ئارامی و ئازادی هەبوو بەڵام دۆخەکە زۆر قورس بوو لەگەڵ هەواڵ هەڵۆ پێنجوێنی هەواڵ عەمید ڕەنجە خرواتانی هەواڵ قادر خۆرانی هەواڵ داوود جوندی عەمید ساڵح گەرگەری و بەشێک لەو هەواڵانە چوینە ئەوێ شەوەکە هاتینەوە ناحی سنوون تازە ئازاد کرابوو هەواڵ هەڵۆ پێنجوێنی پێیوتی نوتی تیمی کورسات لە ئەستۆی ئێمەیە بەڵام ئێوە ئەتانەوێ خەمی ئەوان بگێنن تەنها 2 ژوور لە بۆم پاکراوەتەوە تکایە تۆ بە برادەرەکانت بڵێ نەجوڵێن چکە لەو ژوورە بە زیاتر بڕۆن ڕەنگە تووشی گرفتی گەورە بن ئەو خانۆمان تەنها لەبەرەوە پاک کردوتەوە منیش یەک و دوو بە هەواڵەکانم و دووتیان ئەمە ڕێبازی ڕاستەقینەی کورساتە و نەهجی هێرۆخانە با ئێمە سبەینێش خەمی ئەو منداڵ و پیر و ژنانی سەرشاخی شنگال و دەوروبەری بگێنین بەڵکو زیاتر خەمەکەم چێتە ناو کۆمەڵی نێودەوڵەتی و خزمەت بکرێن من بۆیە هەمیش شانازی بە هاوڕێکانمەوەکەم لە کورسات کە مرۆڤ دۆستی و کورتپەروەریان لە پێشی هەموو شتێکدانەوە کاک ناسر سڵاوت لێبێ لە سەی ئابدا چیت بەبیر دەکەوێتەوە و ئەمڕۆ کە یادیەتی ئەتەوێ بڵێ چی سڵاف زۆر سپاس بۆتە سڵاو بۆتە و میێوانێتە سپاس بۆ کورسات و هەمیشە دەنگ و ڕەنگێکی نێزیکی جڤاکی ئێزدایە هەمیشە خەمێن ئێزدیا گەهاندینە هەمیشە خەم و ئازارێت ئێزدیاتە گەشتینە سێ چی بیرامتێت وەک کەسێکی ئێزدی سێ ڕاستیژی خیانەتی بیرامتینت هێلانە ئێزدیات دەستێ هۆڤ و تیرۆریستن داعشدا بیرامتینت بێخودانی و بێکەسیا ئێزدیا بیرامتین بلی هەندێژی ئەو ژمارە زێدا قوربانیان ئێزدی کو دەستی چەتەن دەوڵەتە ئیسلامی هاتنە شەهیدکردن سەری ڕێزێ ئەلهەمبەر قوربانیاوان دچەمینم و تەمان دەمدەسێ هەژی وێ بیرامتین کو ئەو کەسێن مرد یەن جوانبێر ڕۆژن سەخت و دژواردا پانایە جڤاکی ئێزدی هاتون و کەسێن سەرچای شنگارێک و گەمار و دای بوون و سەر لێڤە هەندێ بوون کو ژیانە خۆش دەست دەنیشگەرمێژ تێنا
ji Roj Avayê Kurdistanê bi hawara wan hatin û ew dergeh vekiriye ku em bîne dergehiyan rêya jiyanê. Sê heşt ji bilê de ku çîrok û serhatiyên gelek teal, gelek nexweş, gel her takekî êzdî hêlan lê rastî jî wî demî de kelîneke mezin û cudabûneke mezin û dûrbûneke mezin hîveka civakê êzdî û civakê Kurdistanî da çêkir. Sedem jî ew bû ew hêza emniya li wê derê ku em nehiya êzdiya neparast, xelkê êzdî bi tinê hêla rûberû çarenivîsekî gelekî metirsîdar kir û ciyê daxiya jî hetan ke ew xelkeyan ew layane behsê wê ket ku şingal planek bû, şingal stratîjek bû, şingal tektîkek bû. Ji bîrkîne ku 6723 keç û jin kefne destê Daeş ji bîrkîne ku 3 heta 15 tinê mavê 12 roja de 1397 genc û mêrt mindal û zarokên êzdî hatine kuştin bi guleyan hatine serjêkirin. Ji bilî malwêraniyê, ji bilî xirabkirinê, ji bilî teqandina mezarên êzdiya, ji bilî hewldan boşnavbirina her şêwekî jiyanê li şingar. Lê heman dem jî xwaragiriya civakê êzdî, xwaragiriya çalakvanên êzdî sêhe jî her sal bi saxî dihêlin wê kene peleyeke reş navçavê wan de ê pişta xwe de ew noke şingar. Ez negeşme serê bername bi were noke şingar ciyek amin e, ciyek baş e, ciyek xweş e, tinê êzdî lê ne. Ew grûpên diyên çekdar jê li wê der hemû êzdî ne. Çilanekî siyasî bin eger ew grûpên çekdar girêdayî hindek hizrûboçûnên siyasî jî bin yan ser bixwe bin hemû erkevanê serekî parastina civaka êzîdxaneya. Sê heşt handerekî gelekî biqewete piştevaniyeke hêzeke didete civakê êzdî ku berdewam bin û teslîmî wî çarenivîsiya reş nebin. کاک ناسر پەرێزخان گوتی کە تا ئێستا زیاتر لە 2500 کچوژنی ئێزدی بێ سەر و شوێنن. هەوڵەکان چی بووە لەلایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی ئەوان بدۆزرێنەوە و کابینین ناوە ناوەش یەک دوو شادەبنەوە بە کەسوکاری خۆیان. ڕاستە ژمارە دقیق نزانم لە هەر نزیکێ 2300 و تشتێک وەسا ڕاستە. هەولێت لێگەریانێوەکی جارانی چونکو بەرێ جه هەبوون داعش لێبوون خەلک لێ دەر کەچ و ژنێن ئێزیت گەریە دیدیتن نەها داعش نەما جغرافیە دەسێ داعشدا نەما لێ داعش چۆیە پرانیا شار و وڵاتên دەوروبەر و چێت بتن لۆکەل هەرێما کوردستانی هەبن چێت bil بەغداد مووسل هەرجێکە بن هەوڵ زەحمەتتر لە نەژبەر هەندێن بێژین جار جار هەندێک کەس دیار بن ئەو ژی هەولێن فەردینە هەولێن تاکە کەسینە کو خۆ دگەهینن بەرینۆکە بلێشاو یان بە کاروانی یان بژمارێکی زۆر دەهاتن نەها ژمارەوان ئەوێت کو دیار دەبن پرکێمە پرانیاوان بەرەف چارەنەویسێکی نەی دیارە حتانەوە لێ هەولە لێگەریانێ هەینە لای حکومەتە هەرێمە ڕاستی نویسینگایەکە ناوێ نویسینگا کاروبارێن ڕەڤاندیە سەر سەرۆکی هەرێمێ بەڕێز نێچێڤان بارزانانی هەمیشە دهەوڵدانە لێ یاسایە ناجیاتên عێراقê jî bendek têdaye ku gerek hemîşe û bo berdewamî lêgeriyan van mirova berdewam bit heta çarenivîsê wan diya bit lê rastî şilayê hikûmeta Iraqê ve çû pengavêt wesane hatîne havêtine yan nivîsîngeheke taybet yan saziyeka taybet ku vî karî biket ji aliyê hikûmeta Iraqî me nedîtiye. Hewil her berdewamin lê wek berê خەڵکێ شنگالەی ez ne xelkê şingarî me lê êzdî me ئێزدی ئەها وەختی تو دچی وان دەڤەرا وان مانتیقیان چێ دێتە پیراتە ینی وەختی تو چیە شنگالێ خانە سۆرێ سنوونێ کۆچۆیە مەسەلەنیێن منتیقیان دەردۆرە شنگالێ ینی چ دێتە پیراتە یعنی هەلبەت ئەف جێتە گوتین جێب نابوودەنگم چی تشتی بگۆڕێن بە کۆماڵ مخابن هەرتو کو داخلی شنگار دەبێ یەکەم گوند هەردان هەر الخالە پشکنینێ دەسێتە ڕاستی گۆڕێکی بکۆماڵ هەیە دوورە دچی نێزیکی خانە سۆر دەبێ گۆڕێن بکۆم هەنان دەردۆرە چای تایبەتیژی ئالیە باشوور هەموو گۆڕێن بکۆمن هەمووژی نیشانیان وێرانیەنە هەمووژی نیشانیان هەندێنە کۆ ئەو گروپێک چەکداریە هاتێوێ شنگارێ چی هزرەکە وێران کەر هەبوو هەم بەر وی جیواکی نە هەم بەر تاکێت وێتنێ هەم بەر ئاخاوێ هەم بەر داراوێ هەم بەر ئاواوێ هەولێکژی هەبوو کو گەلەشوان ئەساوارە بێنە ونداکردن یان بێنە شناوبرش بۆ هەندێک و زاکیرا
کەسێ ئێزدیدا نەمید لە دمایکە پشتی چالاکوان ئێزدی چەندین ڕۆنشتم هەڤڕاکین بڕیاردان و هەندێک جێن و پاشماوێت داعشن و دەستی ڕەشە داعش دیارکرد بمینن وەک نیشانەکە هەمیشەی بۆ درڕندە یاوان بۆ نمونە تاخێکەون لە باژارە شنگالێکوان بینیس بازارەکەون گەڕێکێکی ئێزدی نشین بوو سەر تا سەر سەدە وێرانە مە بڕیاردێ وەکی خۆ بمینێت و ببتە موزەخانە کەس یعنیە زیندی هەر کەسێک بێت و دەرببێت بزانن ئەو تەنزیمایان ئەو ڕێکخراوە چەند دل ڕق بوو چەند کین دلدا بوو هەم بەرجڤاکێزی حتا دار و بەر و خانێت وانژی سەرێک نەهێلان بەێ گەلک باشە خات و پەرێز یعنی حکوومەتی عراقی ئەنجومەی نوێنەرانی عراق حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکخراونەوە دەوڵەتەکان خۆر قسەیەکە کرێڵێن مەسەلە لەسەر مافی ژن و منداڵ لە یەکێتی ئەوروپا و ئەوانە ئێمە نەماتوانی دەنجی ئەوان بگەێنینە یەکێتی ئەوروپا یان بەڕاستی خەمسار بوون و لە دوای نەمانی داعش و فایلیان داخست ڕاستی کاکزانام پێم وایە کە هەردوو حاڵەتی هەیە حکوومەتی عێراق یەکجار کەم تەرخەم بووە تا ئەو دەقێش بەڵام ئێزدیەکان زۆر بەتەنێمانەوە ینی نەدەبوو ئێزیدیان کە برینداری قەزیەکەن کە ئەوان جینۆساید کراون ئەوەندە لە ساحەکە بەتەنیا بن دەبواە هەموو کوردێکی کە لە ئەوروپا ژیان دەکا ببێتە دەنگێکی گەورەی ئێزیدیەکان دەبواە هەموو چالاکوانێکی کورد لە هەر سوچێکی ئەو دنیاە بێ ببێتە دەنگێکی گەورەی ئێزیدیەکان دەبواە بەڕاستی من هەموو جار ئەو مەسەلە باز دەکەم کە لە دانیشتنێک ناوە لە ساداوی هاتبووە هەولێر لێم پرسیەوە وەک ڕۆشنبیری عەرەب هەڵوێستان چییە بەرامبەر بەو جینۆسایدی کە بەرامبەر ئێمە کرا بە تایبەت کچانی ئێزیدی کە کران بە سەبایە لەلایەن تەنزیمی داعشەوە ئەو بەو هەموو بێتاقەتی خۆی و کە لە تەمەنێکی گەورەدا بوو هەڵسایە سەر پێگوتی مادەم ئێوە لێرە دانیشتون چ دەکەن تەوان هەموو دانیشتەکاندان پەرلەمان و بەڕێوەبەری گشتی و چالاکوانی ژن بوو لە ئۆتێل چوارچرا لە هەولێر بە بیرمە دانیشتوین گوتی هیچتان پێ ناکرێ هەرچەند فەقەت مێڵن خەڵک بخەوێ هیچتان پێ ناکرێ بەس بە کەوچک لە مەنجەڵ بدەن و دەنگ دروستکەن و دامەنیشن هەتا یەک کچ لە دەستی ئەو تەنزیمە ماوە بۆیە لەوێ تێدەگەی کە کەم تەرخەمیەکە لەلایەن هەمومانەوەیە ینی ڕەخنەیەک ئەگەر بگیرێت پێش ئەوەی کە لە ئێزیدیەکان بگیرێت لەوەی کە دەنجیان نەگەیشتووە دەبێت لە هەموو کوردێک لە هەر چوار پارچە لە هەموو شوێنێکی دنیا ڕەخنە لە کوردان بگیرێ بەڕاستی چکە کارەساتەکە زۆر لەوە گەورەترەکە چالاکوانێک لە سیمینارێک یا لە مخابلەیەکی تەلەڤیزیۆنی قسە بکە و بەڕاستی ڕخنەی گەورەتر لە ڕاگەیاندنە و لە سیاسیەکانە بەتایبەت سیاسیەکانی ژن چکە ئێمە دەزانین ئەو جارە جیا لە هەموو جارەکانی دیکە و لە هەموو شێوازەکانی جینۆساید ژن بە ئامانج گیرە ژن کرایە چەکی سەرەکی ئەزیەتدانی کۆمەلگای ئێزیدی بۆیە دەبووە ژنان بەتایبەت ژنانی سیاسی ژنانی ڕاگەیاندن کارژلانی چالاکوان ئەوەندە بە خەمساردی نەژین بەڕاستی ئێمە دیسان بەپێ ئەو داتە ڕسمیانەی کە ئەمڕۆ بڵاوکراونەتەوە زیاتر لە 2500 تاچی ئێزیدی بێسەر و شوێنە بۆیە یعنی من پێم وایە ماف نادرێت ماف دەستێنرێت حکوومەتی عێراق کە قایل بوو بەوەی کە یاسایەکی باش دەرکا بۆ گەڕاندنەوەی مافەکانی ئێزیدیەکان بە تایبەت ژنانی ئێزیدی بەڵام جێبەجێکردنەکەی دەبووە فشاری زۆر زۆر زیاتر هەبووە فشاری سیاسی لەلایەن کتلە سیاسیەکانی پەرلەمانی عێراق لەلایەن ئەو سیاسیە کوردانەی کە لە عێراقن لەلایەن ئەو بەرپرسانەی کە لەناو حکوومەتی عێراقین شنگالێک کە دەبووە ئێستا نمونەی باڵای ئاوەدانکردنەوە بێ هەتا ئێستا وێرانە هەتا ئێستا خەڵکی ئێزیدی لە کەمپەکان دەژی کە ئەمە عیبەیەکی زۆر زۆر گەورەیە بۆ هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق وە بۆ چالاکوانان و ڕاگەیاندن کارانیش کە نەیانتوانیوە فشار بکەن بۆ چارەسەرکردنی یاخود بەشێک لە کەمکردنەوەی بەشێک لەو ئازارە گەورەیەوە گەڕاندنەوەی خەڵک بۆ ناوچەکانی خۆیان بۆ ئێمە بتوانین جوغرافیای ئێزیدیەکان بپارێزین نەک هەر باسی شنگال کاکزانە کەمتر لە 20 ساڵ شێخان سەتا
75 بەسەرەوەی ئێزیدی بووە هەمان ئەو شێخانەی کەلالەشی تێدا دەبووە ئێستا سیمای هەرە جوانی گەشتیاری ئاینی بێت دەبووایە یەکێک لە ڕەمزە جوانەکانی کوردستان بێت بۆ ئێزیدیەکان ئێستا شێخان بە تەواوی دیمۆگرافیایەکەی گۆڕا و لەوانەیە سەتا 15 کەمتری بە پێیداتا ناڕەسمیەکان ئێستا لە شێخان ئێزیدی ماوە کەواتە خەمەکان زۆرن و خەمخۆرەکانی کەم بەڕاستی زۆر باشە گەڕێمەولات کاکدانا ژمارێکی زۆر لە گەنجان و لاوان تەنانەت ئەوەی کە بۆ نمونە ئەو کاتە 7 ساڵ بوو بێستا 19 ساڵ 20 ساڵ وانە لە کەمپەکانی دەڤەری بادینانن ڕەوشیان چۆنیان تێکەڵی تێ لەگەڵ گەنجانی ئەوان توانراوە برینەکانیان مەسەلەن کەمێک ئازارەکانیان کەم بێتەوە دوای هەموو ساڵە بەڵێ تاوەکو ئێستا ئازاری شنگالیەکان بە تایبەتی ئەوانەی کە بۆ نمونە و کاتی بڵێ ئێزدەکان بەعام ئێزدیەکان بەعام شنگال وەکو گەورەتری قەزا نەوشار ئەو کاتێک کە داعش هێرشی کردە سەر شارەکە وەکو خۆت ئاماژەت پێدا خەڵک هەبووە منداڵ هەبووە ینی بۆ منە تەمەنێکی بچووکی هەبووە ئێستا کە تەمەنەکەی گەورە بووە هەر لە کەمپەکان ژیان بەسەر دەبن هەتاوەکو ئێستا داواکاریە سەرچیەکەی خەڵکی شنگال جێبەجێ نەبووە و ئەم ڕوئایی کە ئەم گەنجانانە ئەو گەنجانە هەیەیان بووە لە بیدایەتەوە کە لە بیدایەتی تەمەنیانەوە کە لە کەمپەکان ژیانیان بەسەر بردووە و ئێستا گەورن هەر لە کەمپەکانن هەموو ئەمانە کێشەی بۆ خوشک برایانی ئێزدی دروست کردووە کێشە سەرچیەکەش لە چیدا یعنی بە خاڵی یەکەم ئەمان داوای ئەوە دەکەن کە خزمەتگوزاریەکان بە شێوەیەک بگەڕێتەوە شارەکە کە شیاوی ئەوە بێ ئەم هەموو ئازارەیان دیوە ئەو هەموو ناخۆشییان چێشتووە کە دەگەڕنەوە شارەکە شیاوی ئەم هەموو ئازارەی ئەوان بێت ئەم خزمەتگوزاریانی کە بۆیان دەکرێت ئەمە لەلایەک لایشتر گلەیەکانیان لە چییە بە تایبەتی گەنجان ئەوەی کە من لە نزیکەوە قسەم لەگەڵیان کردووە شوێنێک نییە لەوان نزیک بێ لە دەوروبەر هەلیکاری هەبێ ئەمان دەیانەوێت لە ناو شنگال دەیان پرۆژە ببێتەوە سەدان پرۆژە ببێتەوە بۆ ئەوەی ئەم گەنجانی کە ئەمە خزمەتی منتیقی خزمەتی ئەم منتیقەکە دەکات خزمەت گوزاریەکان دەگەڕێنێتەوە هەمیش بۆ خەڵکی شنگال و بە تایبەت بۆ گەنجان دەبێتە هەلێکی کار ئەمە لەلایەکی تر شنگالەکان بە چیەوە دەناڵێنن بە تایبەتی ئەم وەکو خۆت باست کرد ئەو گەنجانەی کە تازە گەورە دەبن ئەوانەی کە لە دەست پێکەوە لەگەڵ داعش وێنای داعشیان بەو شێوازە بینی کە داعش وێنایەکی خراپە بۆ شنگال بەڵام ئەوان هێشتان پێیان وایە تاوەکو ئێستا ئیدارەدانی شنگال و ئاراستەکردنی ڕووداوەکان لە خزمەتی ئێزدیەکان و چارەسەرکردنی کێشەی ئێزدیەکان و بە تایبەتی چ لە مەلەفی کچوژنانی ئێزدی کە تاوەکو ئێستا بێسەر و شوێنن چ لەو مەلەفانی کە پێویستی بە گەیاندنی خزمەتگوزاری هەیە وەگەڕانەوەی ئەو گەنجانە و خەڵکی ترە بۆ ناو قەزای شنگال و گوند و ناحیەکانی دەوروبەری پێیان وایە هەموو لایەنەکان لەو ڕۆوە کەم تەرخەمن ئەمان دەیانەوێ ئەمڕۆ هەلمەتێک کە بێ بۆ ئاوەدانکردنەوەی شنگال هەلمەتێک کە بێ بۆ هەلدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان هەلمەتێک کە بێ بۆ ئەوەی کە هەلی کار بۆ گەنجان بدۆزێتەوە هەلمەتێک کە بێ بۆ گەڕانەوەی واجهەی شنگال بۆ پێش 2014 و بەر لەوەی کە داعشە بوو بە باشتریش هەموو ئەمانە ئەمان بە کەمتەرخەمی دەبینێت چه حکومەتی عراق و هەرێمی کوردستان و ناوەندەکانی دەرەوەش بە کەمتەرخەم دەبین ئەوان پێیان وایە بە تایبەتی ئێزدیەکان ینی ئەم هەموو ساڵێ لە دوای پرۆسی ئازادی کە تێپەڕیوە پێیان وایە کە تاوەکو ئێستا خزمەتی شنگال بەو شێوازەیە نەکراوە کە خۆیان داواکاریانە ئەمە لەلایەک بینیمان ئیدارەی مووسڵ ئیدارەیەکی سربەخۆیە کە هەڵبژاردننی قایمەقامی شنگال لە دەسەڵاتی ئیداری مووسڵە ئەنجومەنی پارێزگا بڕیاری لەسەر کەسێک داوە کە بێتە قایمەقام بەڵام بەهۆی ململانی سیاسی بەهۆی ململانەی ئاینی نێوان ئەو شارێت تاوەکو ئێستا ئەو قایمەقامەیە دەست بەکار نەبووە پێم وابێ پارێزگاری نەیناوەش ئیمزای لەسەر ئەمرەکەی نەکردووە ئەمانە هەموو داواکاری خەڵکی شنگالە کە دەیانەوێ واجهەی شنگال و واجهەیەک بێت جیاواز بێ لەگەڵ پێش داعش ئەمە لەلایەک لەلایەکی تر شنگال بپارێزرێت لە ململانەی سیاسی بە تایبەتی لە ململانی سیاسی شارەکە چونکە پێیان وایە کە خزمەتگوزاری ناگاتە شارەکە کە ئاوەدانی ناگاتێ کە پۆستی قایمەقامێت و دەیان پۆستی تر لە ناحیەکانی دەوروبەری شنگال لێکدانی ناکرێنەوە بەهۆی ململانی سیاسیە ئەمان هێزێکیان دروست کردووە کە خۆیان دەپارێزن لە شنگال بەڵام چاویانیش لە هاوکاری حکوومەت هەیە کە دەیانەوێت هاوکاریەکانی حکوومەت وا بکە شنگال واجهەیەکی تری هەبێ بگەڕێتەوە بۆ پێش داعش ئەمانە هەمووی جگەلەوەی کە داواکاری خەڵکی شنگالن و بربەستی سەرچیش کە تاوەکو ئێستا شنگال یەکلایی ناکرێتەوە
نەگەڕانەوەی ئاوارەکانی شنگالە بۆ شنگال ینی دەتوانین بڵێن 300,000 لە ئێزدیەکان تاوەکو ئێستا ئاوارن ینی ئەمانەی لە کەمپەکان دەژین و نزیکەی 100,000 لە دەرەوەی وڵاتن ئەنی کۆمەڵێک کێشەی بنەڕەتی هەن کە پەیوەستن بە گەڕانەوەی خەڵکی شنگال و ئاوادانکردنەوەی پێویستی بەوە هەیە کە ئیشی لەسەر بکرێت پێویستی بەوە هەیە ئاوڕێکی جدی لەسەر تەنها باسی کەین و یادیکەینەوە هەمان داواکاری شنگالیەکانە ئێزدیەکانە کە دەڵێن ئەگەر بێت و ئەم داواکاریانەی کە ئێمە خۆمان هەمانە بە پێی پێویست پەنجەری سەردانەندرێ چارەسەر لە دوای چارەسەری بۆ نەکرێ وەزعی شنگال و ئێزدیەکان هەروە دەبێ یادی بکەینەوە بەڵام ئەمڕۆ کە 12هەمین ساڵیادە بەسەر ئەم یادێت تێپەر دەبێ پێویستە ڕووی داواکاریەکانمان ئاراستی ئەو لانانە بکەین کە بربەستن لە ئاوادانکردنەوەی شنگال بربەستنەوەی کە شنگال حکومڕانیەکی تەندروستی پێدا تێپەر نەبێ ینی دەبێ بڵین کاکە تکا دەکەین بابەسە شنگال چیتر ئەو خەمەیە نەخوا 12 ساڵە لە خەم و لە ناخۆشی و لە پەژارن با ساڵانی ئایندەی گەنجەکان و دایک و خوشکانی ئێزدیەکانمان بێت لە شنگال بتوانن بەخۆشی لەو شارێ پێکەوە بژین. بەڵێ زۆر باشە. کاک ناسەر با من ئەوە بڵێم وەکۆی لەگەڵ کاکدانا باسمان کرد مەسەلەن ئێستا ئەگەر کەسێک لە ڕۆژی 3 ئاب 3 لە دایک بوو بێ ینی لە ئاوارەی بووە طبعاً چۆتە ئاوارەی ئێستا تەمەنی 12 ساڵە وردە گەورە بێ و گەر کەسێک مەسەلەن 4 ساڵ بوو بێستا 16 ساڵە ینی مەسەلەن ئەوانە گەورە بوون چیت لا دروست دەکات بۆ ڕای گشتی بۆ هەموو دنیا لە ڕێگەی و بەرنمەیەوانەی کە گوێ بیستە بن و وجدانی مرۆڤاتیان هەیە کەسێک 16 ساڵ 17 ساڵ 18 ساڵ بەو تەمەنە ناسکانە تێپەڕێ 12 ساڵ ژیانی لەژێر خێمەیەک نایلۆنێک لەوحێک بباتە سەر ینی بە کێشەی ئەو ئاوارانە کێشەیەکی سیاسیە دیار بووە هەموو دنیاش دەزانێت هەرێم دەزانێت ڕێکخراوەکانی نێودەوڵەتی دەزانن حکوومەتی عێراق دەزانێت چەندین ساڵە ئێمە هاوار دەکەین کە ئەو مەلەفە بە سیاسی کراوە وەکو من هەمیشە بۆ کەمپانە دەڵێم گرتیگە یان سجنێکی گەورە لەلایەن ئیدارەی دهۆک ئەو خەڵکە وا لێ کراوە کە بمێنێ بۆ مەبەستی دەنگدان بۆ مەبەستی دروستکردنی فشار لەسەر حکوومەتی عێراقی بۆ مەبەستی وای لێ بکە کە خەڵک ناڕازی ئەگەر هاتووە و کاک لوقمان باسی کرد ئیدارەیەکی نوێ بۆ شنگال هەڵبژێردرا لەوێ خەڵک هام بدەن خۆ پێشاندان بکەن دژی ئیدارەیەک دژی هەر شتێکی عینی ئەو خەڵکی لە ناو کەمپەکاندان بێدەسەڵاتنی خەڵکی عێراقن و لە عرفی ڕێکخراوەی نێودەوڵەتی هەر لە داخلی هەر وڵاتێک ئەگەر هاتوو مەوجەیەک یان شتێک دروست بوو بێتە هۆی ئاوارەبوونی بەشێک لە خەڵکەکەی یان بەشێک لە شارەکەی ئەگەر لە ماوەی ساڵێک زیاتر هەت دەبێت جڤاکی نێودەوڵەتی یان وڵاتانی هەرێمی هاوکاری بکەن بۆ ئاساییکردنەوەی ئەو دۆخە ئەوە 12 ساڵ ڕەت بوو ڕێکخراوەکانی نێودەوڵەتیش بەداخەوە زۆربەی هەرە زۆری کەوتبوونە ژێر ڕکێوی ئیدارەی دهۆک پێیان خۆش بوو کەمپەکان بمێنن هەم فەندیان وەردەگرت هەم ئیشیان لەوێ دەگرت ینی زۆرێک لە منەزەمات لە ئەرکی خۆی مرۆڤاتی لایداوە لە جیاتەوەی هاوکاری خەڵک بکەن و ئامادەیان بکەن بۆ گەڕانەوە پێیان باش ببێنن بۆی پرۆژە بکەنەوە بۆی فەند وەرگرن و بۆ گەڕانەوە ینی ڕێکخراوێکی نێودەوڵەتی گەورە هەوو من نامێ نایبێنم بە حساب هاوکاری خەڵکی دەگرت بۆ گەڕانەوە بۆ شنگال پارەیەکی ئەو تۆی پێ نەدەدا کە بەشی گواستنەوەی کەلوپەلی بکە تو دەچێ خانووی خۆ 12 ساڵە بەجێ تێشتوەگەر هیچی شێ لە نەهاتەبێت 12 ساڵ هەر بەخۆی تێک چووە بۆ نوژەنکردنەوەی خانووەکەت پێویستی بە بڕێکی پارێ بۆ گواستنەوە بۆ دەستپێکردنی ژیان یەک لەوەی پڕۆژەیەکی بچووک ینی ئەو پارەی بۆیان دابین دەکرا بەشی ئەوەی نەدەگرت بچی لێ بژی وە لەلایەن بەڕێوەبەراتی کۆچ و کۆچبەرانی دهۆکەوەش ئەوەندە شتەکە قورس دەکراوە کە تۆ لە شنگال بچێ دهۆک لێرە بچێ ئەڵمانیا ژیان بکەی ئاسانتر ببوو بەم ئاخیرە بەداخەوە ئێستاش ئەو منداڵانەی کە باست کرد ئەگەر لە 3 لە دایک ببێت لە ئاوارەتی لە کەمپەکان کاکزانە بەڵێ زۆر جار دەبینم لە کەمپێک نێزیکی گوندیمەش کەمپێکە پێیان لیان دەپرسی خەڵکی چێ دەڵێت خەڵکی فلان قاتعم قاتعی کەمپەکە دەڵێت سکتەری قاتعی کەمپەکە دەڵێت سکتەری کەمپەکە ناوی گوندی ئەسلی خۆی لە بیر چووە ناوی هەڵبەتە ناوی گوند لە بیر بچێ ناوی عەشیرەت لە بیر بچێ کۆمەڵێک هەڵسوکەوتیش لەگەڵ ئەو گۆڕانکاریە دروست دەبێ
گەنجی ئێزدی لە شنگار ئەوەندە گرێدراوی خاکی خۆی بوو سەدان جار فەرمانی هاتوتە سەر جینۆسایدی هاتوتە سەر خاکی خۆی بەجێ نەهێشتە ئێستا بەداخەوە بە هاوکاری لایەنێکی سیاسی کوردستانی پێیان باشە شنگال چۆل بە تایبەتی بەشی باشووری شاخی شنگار مەکارە ساتێکە ینی کەس نەسەری لەسەر ڕادەوەستێ کەس مخاتەبەی ئەم لایەنە دەکە کەرێکا کە تو جوغرافیایکی کوردستان چۆل دەکەی وەک چۆن پەرێزخان باسی کرد شێخان قەزایەکی ئێزدی بوو تا سەردەمی سەدامی دکتاتۆر سەدامی کە هەرچی سیفەتە خراپ هەیە لەسەر سەدام بڵێ ڕاستە بەڵام نەیدەهێشت دەستکاری شێخان بکرێەوە لە ڕووی دموگرافیا گۆڕانکاری تێدا بکرێت 82 بۆ 83 لە سەدی خەڵکی شێخان ئێزدی بوون لە 2003 کە سیستەمی سیاسی لە عێراق گۆڕە لە 2003 تا 2005 ژمارە ئێزدیەکان بوو بە 12 لە سەد ئەم بەم شێوەیە ئیدارەی دهۆک تەعامل لەگەڵ مەلەفی ئێزدیەکە 24 ساعت دەڵێ وڵاتی پێکەوە ژیان و یەکتر قبولکردن و وڵاتی ئاین و لە ڕێ کۆنفرانس و شتی تەنیا بۆ ڕواڵەت و بۆ چواشەکاری یعنی دەبێت دەست لە سەربرین دانێ بەڕاستی بڵێ ڕەوشی شنگال چۆنە کاکی ناسر ڕەوشی شنگال یان ئێستا کە لەژێر دەستی حکوومەتی عراقیدایە قامی نییە چەند هێزی جیاوازی لێ لە ڕووی ئاوادانکردنەوە ئەمانە تا ڕادەیەکە کرێ بڵێن بەرەو پێشچوونی بەخۆی بینیوە یعنی لە کاکدانا پێم وابوو باسی کرد لە چونکە ئەنجومەنی قەزاکانی عراق نەماوە بەپێی یاسا ئێستا بەس ئەنجومەنی پارێزگاکان ماوە ئیتر ئەوان بەپێی استحقاق انتخابات قایم مەقام و مدیرناحی و بەڕێوەبەرەکان دادەنن دووسێ جار بڕیار درراوە ئیدارەی نوێ لە شنگار دابن لە کەسەکان کاندید کران بە دەنگدان سەرکەوتن بڕیار لێدرا بۆ حکوومەتی عراقی بۆ ئەمزاب کە هەمیشە لەلایەن پارتی دموکراتی کوردستان ئاستەنگ دروستکراوە لەلایەن تورکیاشەوە دەهات لەسەر خەت کە نابێم کەسانەوە ئێستا داواکاری ئەوانە ئیدارە بگەڕێتەوە یعنی ئەو قایم مەقامەی کە لە 2014 ڕای کرد ئەو مدیر شورتایی کە ڕای کرد ئەو مدیر ئاسایشەی کە ڕای کرد ئەو مدیر نازەم سناحەی کە ڕای کرد و خەڵکی بەجێهێشت بە کەسیشی نەوەت خۆت بە دەوروبەری خۆشانەوەت خۆتان ڕزگارکەن دانەوێت ئەوان بگەڕنەوە شنگال و حکومی شنگال بکەن سەر لەنوێ شنگالەکان ئەوەیان دەوێت یان حکومێکی جیاوازیان دەوێت مدیر ناحیە بۆ ئاگاداریت هاتە شنگال وتی داوام دەکەم من مدیر ناحیە شەرعیم یەک ڕۆژ داوامی کرد بۆ ڕژواتر خەڵک چۆینە سەر و بە زۆر و بە ئیهانە دەریان کرد وتی بۆ نییە داوام لێرە بکەیت توش بەشێک بووی لەو ئیدارەی کە خەڵکی شنگاری بەجێهێشت کە ئێزیەکانی بەجێهێشت نابێت ئەوانە بگەڕێنەوە خلاص ڕاستە ئێزدین ڕاستە خزبی ئێمە لە عشیرەتەکانی ئێزدین بەڵام پشکدارمون لە بەجێهێشتنی ئێزدیەکان بەتەنیا بەشێکیشیان ڕەنگە لێت ناشارمەوە ڕەنگە ئاگادار من کە سیناریۆکە بوو بەڵام خەڵکیان لێ ئاگادار نەکردەوە چۆن دەبێ ئەو قایمەقامەی ڕای کردووە لە 2014 خۆی و عیلەکەی لە دهۆک بوو خەڵک دەڕفێنرا خەڵک دەکوژرا خەڵک سەر دەبرا بێت دووبارە ببێتە قایمەقام ئەی قایمەقام مەسئولی ئەمنی یەکەمی قەزای خۆی نییە هەتاکو ئێستا بەڕێوەبەری ناحەی سنوونیش دەست بەکار نەبووانێ کاک ناسر ئەوەی کۆن لە شاریا لە دانیشتۆ دراوسەی منە هەر دەڵێ من مدیر ناحیم ئەو بۆی نییە بگەڕێتەوە شنگال خەڵک قبول ناکە خەڵکی تر دانراوە ئەمری دەرچووە لە پارێزگای مووسڵ لە محکمە ئیداریش ئەمر دەرچووە بەڵام ئەمان قبول ناکەن و تا ئێستا ئەو شوێنانە چۆڵم بە وەکالەت مدیر ناحیەک لە سنوونە هەیە ئیدارەی سنوونە دەکە بەڵێ پەرێزخان سپاس کاکە ناسر بۆ ئاخیر وتە دێمەوەلات پەرێزخان لە دواییدا دەبێت چی بکرێت تەنها یادێک نەبێ ئەرچی ئێمە ڕاگەاندن لە ڕۆژی 3/8 وەکو ئەرک باز دەکەم وەکو ئەو نامنەت بێ ئەرکێک بوو لەسەر ڕاستپاردەی دەستگای میدیایی کورسات ئێمە بەردەوام دەیان بەرنامەی جۆرا و جۆرمان کردو ڕەنگە کاک ناسر شایەتی بەشێکمان بۆ بدات بەڵام لێرە بە دوات چی بکرێت نەکە تەنها لە 3 ئابدا باسی کەین و دوایی دایخین دەست خۆش بیت کاکزانە یەکەم شت پێویستە یاسایەک دەربچێت کە و جێبەجێ بکرێ کە جوغرافیای ئێزیدیەکان بپارێزێت پێک هاتە بەبێ خاک بەرەو لە ناوچوون دەچێت بۆیە گرنگێک کە هەموو گوند و بستێکی ئێزیدیەکان بە یاسایەک لە حکوومەتی عراقیە و لە هەرێمیش دەبێ بەرکار بێت کە جوغرافیا و دیمۆگرافیای ئێزیدیەکان پارێزراو بێت و گرنتی ناوخۆیی و نێودەوڵەتی هەبێت بۆ پاراستنی ئێزیدیەکان و دەمەوێت یەک شت بەبیر بێنمەوە باسی منداڵانتان کرد ئەوانەی کە
با منیش باسی ئەوە بکەم ئەوانەی کە لە 3 بێدایک و باوک بوون باوەڕکە کەمتر لە 400 منداڵ بوو. ئەمن ئەو کات لە کۆنفرانسێک ڕوبەڕوو داوام لە سەرۆکی حکوومەتی ئەو کات کرد گوتم دەتوانن چەند شوێنێکی مانەوە بەخێوکردن و گەورەکردنی ئەو منداڵانە بگرنە ئەستۆ. حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی ئەو کات هەرێمی کوردستان ئامادە نەبوو تەنها کەمتر لە 400 منداڵ لە خۆ بگرێت کە ئەرچی حکوومەت بوو بێتە داکوبابی ئەو منداڵانەی کە بێداکوباب مابوونەوە لە ئەنجامی ئەو شەڕە و دەبێت هەموو شوێنێک کە ئێزیدی لێ دەژێت بەڕێوەبردنەکەی و ئیدارەکەی لە دەستی ئێزیدیەکان و خەڵکی دڵسۆزی ناوچەکە خۆی بێت نەک لە شوێنی دیکە بۆی بچێت و ئەمە یعنی ئەم خاڵانە کاتێک دەگەینەوە جێبەجێ دەکرێن کە ڕاگەاندن و چالاکوانان و کەسایەتی ئێزیدیەکان و خەڵکی خەمخۆر و هەموو ئێزیدیەکان داواکاروی و جددی خەبات لە بوو ئەو خاڵانە بکەن. بەڵێ سوپاس دەکەم کاکدانا دوا سەرنجی تۆ لەو یادە یادەکە هەمووی وایە دێ و دەڕوە ڕەنگە ببێتە یادی 13 ساڵش تەمەەن دەڕوە بەڵام گرنگ ئەوەیە ئەم یادانە ببنە بەرنمەیەک بۆ خزمەتکردنی شارەکە بۆ لاوانەوەی ئازاری خوشک و برایانی ئێزD و ئەو کارەساتی کە بەسەر شنگال داهات ئەمە دەبێت بەیانی کۆمەڵی بڕیار دەربچێت دەبێت بەیانی کۆمەڵی ئەمر دەربچێت کە ئەمانە خزمەت بە شارەکە بکە خزمەت بە شەهیدەکانی شنگال بکە خزمەت بە ئازارەکانیان بکە ئەرجینا من پێم وابێ شنگالەکان هەر تەنها یادیان ناوێ ئەمان دەیانەوێ بەیانی ئەو ڕۆژەیە بێت کە حکوومەتی ئێستای عراقی حکوومەتێکی تازەیە لە دوای عبادیەوە کە کۆمەڵی بەڵێنیان بە شنگال داوە بەڵێنەکان وەکو پێویست نەچونێتە سەر من بۆ هیوایم کە حکوومەتەکەی زەیدی و بەیانیش کە یادی 12 ساڵ یادی کارەساتی ئەم شارەیە کۆمەڵی بڕیار دەربکە چ بە هاوکاری حکوومەتی هەرێمیش بێ کە ئەمانە ئازارەکانی شنگال کەم بکەنەوە ئەگەر بێت و هەر تەنها یادکردنەوەیەک بێ بۆ شنگال من پێم وانییە خەمەکانیان سوک ببێ ئازارەکانیان تا ڕادەیەک لاواز ببێ دەبێت ئەم شارەیە بگەڕێنرێتەوە هەمان ئەو نەهجەی کە پێشتر خەڵکی تێدا ژیاوە ئەم واجهی ئێستا لە شنگال هەیە دەبێت شارەکە وەکو خۆی ببینێتەوە ئەمیش پێویستی بە خزمەتە بە خزمەت گوزاریە بۆ شارەکە بگەڕێنرێتەوە. کاکدانە کاک ناسر دوا سەرنجی تۆ لەو بەرنامەیە لە یادی سێ ئابدا تێبینی هەردوو ئەو میوانانە جوانم بەڵام لەسەر تێبینی خات و پەرێز ڕادەوەستم وەک چۆن لە پێش چەند ساڵێکە لە بەڕاستپاردەی دادەهیرۆ و ئەو خانمە کە میوان تا پەرێزخان یاسایەکیان برتە پەرلەمانی عراق و یاسایەکە بە سەرکەوتوانە جێ خۆی کردەوە بە دەنگدان زۆرینەی دەنگی بەدەستێنا یاسای ڕزگاربووانی ئێزدیە پێم خۆشە ئێوە لە کورسات کە باست کرد لە سەرەتای بەرنامەکە پەیڕەوانی هەمان ئەو کولتورن کە ماڵی مامجەلات دایرەژراوە کە چۆن سەیری پێکهاتەکان دەکەن و بە تایبەتیش ئێزدی سەرپەرشتی کەمپینێک بکەن یاسایەک لە عێراق دەرچێ بۆ ڕاوەستاندن یان قەدەغەکردن یان تەحریمکردنی تەجاوز لەسەر جوغرافیای ئێزدی ئێستا وای لە هاتووە خەریکە هیچ شوێنێکی ئێزدی نەمێنێ وەک ئێزدی بە جوغرافیاکمان هەیە پێ دەوترێ ئێزید خان وەک چۆن دەڵێ گەرمیان یان دەڵێ بالینا شوێنێکێ پێ دەڵێ ئەزید خان لە هەموو لایەکەوە تەجاوز لەسەر دەکرێت لە هەموو لایەکەوە ئێستا ئەو گوندەی کە من لێی دەژی گەورەتی مەترسی لەسەر لەلایەن پارێزگای دهۆک دۆک جێی تێدانەما دەوێت لەسەر ئەو جوغرافیای ئێزدی دهۆک گەورە بکرێ هاوکارمان بن کەمپینێک ڕابگەێنن لۆبیەکمان بۆ دروستکەن لە بەغدا یاسایەک دەرچێت کە ئیدی تەحریم بکرێت تەجاوز لەسەر جوغرافیای ئێزدی و ئەو شوێنێک ئێزدی لێ نێشتەدرین چونکە ئێزدی یعنی جوغرافیا ئەگەر نامێنێ ئێزدی لێرە نامێنێ هەمووی دەچێتە هاندەران و وڵاتە شوێنە پیرۆزەکانیان کولتور ئەو شتە جوانانەی کورد کە لە ناو ئێزدی تەنیاماوە هەمووی بێخاوەن دەمینێ و هەمووی تر کۆتایی گەلک سوپاس کاک ناسر دڵنیا بە کورسات و دەستگای میدیای کورسات و وەکو کولتورێکی تایبەت و کە پەنجەی سەرۆک مامجەلال و هێرۆخان و دواتری شانازخانی بەسەرەوەیەوە خودی کاقوباد و کاک بافڵیش پشتیوانێکی سەرۆک بافڵیش پشتیوانێکی سەختی کورساتن بۆی پشتیوانی ئەو خەمەنەتەوەیانە بێ کورسات ماڵی هەموو کوردێکە سواز بۆ بەڕێز ناسر کرێت
چالاکوانی SD سوپاس بۆ بەڕێز پەرێز عومەر چالاکوانی بواری مافەکانی مرۆڤ سوپاس بۆ بەڕێزدانا لوقمان بۆتانی و ڕۆژنامەنووس سوپاسانەکەم ئێمە هەرگیز سەی ئاب لەبیر ناکەین بۆ ئەوەی قەت ئەو برینانە دووبارە نەبنەوە منیش لەگەڵ هاوکارەکانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئامانەتی خوای گەورە بخۆن